سڵاوتان لێبێت بەرنامە بە دوواداچوونی ئەم جارم لەسەر خواردنەوەی مادە کهولیەکانە لە نزیک شەقامە سەرەکیەکان و ناوچە گەشتیاریەکان وەکو نزیک باسنەی مەلیک مەحموود لە چیای گۆیژە وەکو چەقچەق لە نزیک زانکۆی نوێی یاخود کەمپی نوێی سلێمانی و لە هەمان کاتیشدا لە ناوچەی گەشتیاری سەرچنار و لە بەشێکی دیکە لەسەر ڕێگا سەرەکیەکانی ناوچاری سلێمانی کە ئەمەش دووبارە مەترسیەکی دیکە دروست دەکات کە دوای خواردنەوەی ئەم مەیانە لە نزیک شوێنە گشتەکان و سەر ڕێگاکان دووبارە دەست دەکەنەوە بە شۆفێری و زۆر کاتیش ڕووداوی نەخوازا و ڕوودەدا کە هەندێکیان تا درەنگارێکی شەو لەو ناوچانە دەبێننەوە و دوای ئەوەی کە کاریگەری مادەکە لەسەریان دەردەکەوێت دوای ئەوە دەست دەکەنەوە بە شۆفێری ئێمە بەداداچوون دەکەین کە بۆچی تا ئێستا ئەم بابەتە سنوردار نەکراوە بۆ ئەوەی ژیانی هەموو لایەک سەلامەت بێت و تا ئێستاش کاریگەریەکی نەرێنی ئەم ڕووداوە دروست کردووە لەسەر ڕای گشتی و لە هەمان کاتیشدا هاوڵاتیان و لایەنە پەیوەندیدارەکانی لەسەر ئەم بابەتە چی دەڵێن بۆ ئەوەی کە بە هەمووان هەوڵ بدێ ئەم دیاردەوەم حاڵەتانە خوازراوە کۆنتڕۆڵ بکرێت. ئەگەر بمانەوێت بۆ بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی ناوچە شاخاویەکانی سلێمانی بکەین وەک گۆیژە و ئەزمەڕ و هەڕووتە و تەنانەت دۆڵە میران و ناحیسی تەک ئەوە بینەری دەیان ئۆتۆمبیل و سەرنشین و شۆفێر دەبین کە لە قەراغ شەقامە سەرەکیەکە لایەندا و تا درنگانێکی شەو دەمێننەوە. مانەوەی ئەم کەسانە ئاسایی نییە بەڵکو بەشی هەرە زۆریان سەرقاڵی سەرگەرمکردن و بێهۆشکردنی خۆیانن بە مادە زیان بەخشەکان و لە سەروی هەمووشیانەوە مادە کحولیەکان. ئەمەش تەواوی گەشتیاران و هاوڵاتیان و دانیشتوانی شارەکە نیگەران دەکات و پێیان وایە وڵاتێکی زۆری نەموسڵمان ناکرێت ڕێگا و شوێنە گەشتیاریەکانی بەم دیمەنانە بتەنرێت. ئەم دیمەنانە بە پاڵپشتیەکی ناڕاستەوخۆ دادەنرێت بۆ ڕەواجدان بە خواردنەوەی مادە کحولیەکان لەلایەن گەنجان و هاوڵاتیانەوە. ئەوەی دەبینین لە شوێنە گشتیەکان لە ناوچە گشتیارەکانی سلێمانی ڕێگا سەرەکیەکانە بینین ئێواران بە تایبەتی ئێوارانی پێشەمان و شەوانی هەینی قەرەباڵقێکی زۆر دەبینرێت لەلایەن ئەو کەسانی کە مەیەخۆنەوە لەسەر شەقامەکە کورسی مێزیانداناوە یاخود لە ناوچە گەشتیارەکان دایاناوە. بەجددی ئەمە لە ڕووی یاساییەوە شتێکی ئاساییە کە منداڵێک گەنجێک پیرێک هەر کەسێت بەوێ ئەڕات ئەم دیمەنانە ئەبینێ. ئەمە لە ڕووی یاساییەوە پرسێکی ئاسایی و یاساییە. دیارە یاسا لە پرسە کەسیەکانە ئەوەی ئیلاقی بە حڕێتی شخصیەوە هەیە ئیلاقی پێوە نییە. بەڵام یاسای زادانی عێراقی لە ساڵی 1969 بە ژمارە 111 بەشی شەشەمی تایبەت کردووە بە بابەتی تاوانەکانی سەرخۆش بوون. تاوان ئەمە کاتە یاسا قسە ئەکا لەم بابەتەیە کاتێکە کە نەزمی گشتی تێک بە کە یعنی شتێ بە ئیلاقی بە کۆمەلگاوە هەبێ ئەها وەکۆڵێ ئەوەی کە قانون باسیەکە لە مادەکانی 386 387 388 ئەوانە باسیەوە ئەکە ئەگەر ئەم سەرخۆشبوونە جا حەزەکەم بە خاڵ بە خاڵ باسیگەی باسی سەرخۆشبوونی کەسێکەکە لە ناو بازارە لە شوێنێکی عامە باسیەوە نییە شوێنە ئامەکە کوێ شوێنێکی عام شوێنی عام وازەحە یعنی خەڵکی تایە خەڵکیە گەورە بچوو گەن و ئەڕۆن کەسێک لێرە سەرخۆش بێ و سەرخۆشێکی تەواو دیار بێ سەرخۆشە ئیتر ئاژاوە ئەنێتەوە کێشە ئەنێتەوە یاسا لێرە قسە ئەکا یعنی یاسا لێرە وەکۆڵە تەدەخولەکە لەم بابەتە ئەمە ناکرێ ئەمە بڵێن وەڵامە ئازادێکی شخصی ئەو کەسەیە لێرە ئەبێ دەوڵەت و قانون وەکۆلە ڕێگری لەم بابەتە کردووە ئەمیش تەمەن وەکو باسم کرد یعنی بڕگە بە بڕگەیە ئەمەیان لەو کاتایە کە ئەم کەسە وەکۆلە سەرخۆشێکی تەواوە ئاژاوە ئەنێتەوە هاوارەکە چوزانم شۆفێریەکە تاوان شۆفێری ئەو بڕگەیەکی ترە و یاسای هاتوو چۆ ئەیگرێتەوە بەعکسەوە ئەبێ بە
یعنی هینێکی زۆر باوەیە ناو خەڵکاڵێ وڵا شەڕی کردو وڵا بەس ئاگام لە خۆنەوە سەرخۆش بوو تاوانێکی بەڵێ جا بە عکسەوە لە یاسایە ئەمە بە یەکێک لە هۆکارەکانی تونگبوونی سزادانێ یعنی ئەمە بەس لەوەی کە تۆ سیارە لێ ئەخوریت و ئاگال لە خۆن نەبوو سەرخۆشی یا بە هەر جۆرە لە جۆرەکان ئاگال لە خۆن نییە کە ئیلاقی بە خۆ دوا لە خۆت کردبێ بە هەر مادەیە بێ ئیتر حەزەکەی ئەو جۆرانی ماوادار چی پێڵێن ئەمەی کە هەر جۆرێکی ئەو عراق و مخدرات بێت چییە بێ ئەمە بێکە لە هۆکارەکانی تونکردنی سزا و دادوە دەتوانێت بە تونترین سزای ئەو کەسە بە یعنی نابێ وەکۆڵێ بە حسابی وە ناکرێت کە ئەمە هۆکارێکی ئاسانکردن یاخود کەمکردنەوەی تاوان بێ ئەمە وەکو باسم کرد ئەو جیابوو بەڵام بابەتێکی تر ئەیە ئەمە ئەو کەسە کە بینرا لێرە ئەبێ ئەو کەسە بگیرێ دەست بەجێ دەسەڵاتی جێبەجێکردن کە پۆلیسە لێرەیە ئەبێ ڕەوانەی بەردەمی حاکمی بکات بە زووترین کات و ئەم داوایە لێرە داوایەکی بە پێی قانون سوڵی محاکەمای جەزایی داوایەکی ئەوە نیە درێژخایان بێ بە داوایەکی سریع بە داوایەکی ینی ئێمە پێڵێن موجەزە ئەتوانێت هەر لەوێ غەرامەی بکە بەڵام ئەگە پارەکەی پێ نەبوو ئەبێ حەبس کرێ جا بەڕاستی ئەمە لە کاتی تاوانە ئەمە ما هیچی نەکردووە کەسێکە سەرخۆشە لە ناو بازارە کەسێکە سەرخۆشە لە جادەیەک لە شەقامێکی گشتیە لەو شوێنانی کە جەنابەت باسێکە با ئەمە بە حساب دانیشتۆ لەگەڵ عیلی خۆیان سەرخۆشە بڵێن دانیشتۆ بە حساب جێوێکی خۆش وەرگێ ئەمە بەڵام تا ئەویا گرفت نییە بەس کەی بوو بە کێشە بۆ خەڵک بەڕاستی هاتە سەر جادە جنێوی یا قسەی کرد دەنگی بەرزکردە هوتافی کێشا و سەرخۆش بوو بەڕاستی قانون لێرە تەدەخولەکە ئەمە بڕگەی یەکەم بڕگەی دووەم ئەوەیە ئەگەر ئەم کەسە با غەرامەکەشیە کە 45,000 دینارە تاوان وایێت بە پێی قانونی عقوباتی عراقی ئێستا بەم شکڵەیە یان غەرامە بکرێیان حەبس کرێت کە مانگە زیاتر نەبێت ئەگەر ئەمەی دووبارە کردەوە تەمان عقوبەکەی زیاترە بێ غەرامەکەی بێ بە 225,000 و حاکمی ژەبێ لە مانگ ئەتوانێت بۆ مانگی حکمی بە جا خۆی ئەمەیە قسەکە بەڵام ئەگەر کەسێک بینرا و مدمین بوو یعنی ئالوودەی خواردنەوەی مەی بوو لەم کاتەیە بەڕاستی یعنی یاسادانەر لەو کاتەوە کە ساڵی 1960 ئەم برگانە هەندێ بڕگەی کەمی نەبێ دەستکاری کراوە لە ساڵی هەشتاکانە دەستکاری نەکراوە ئەڵێ ئەبێ لێرە بۆ حاکم هەیە باسی شتی شخصیەکەین ئەتوانێم کەسە لە ناو نەخۆشخانەیەکی چارەسەرکردنی ئەم حاڵەتی بۆ بکە لە بری عقوبەکەی لێوێ بەسەر بەرێ بەڵام ئێمە شتێکی ترمانەیە گرفتێکی ترمانەیە هەر لەو کاتەوە وەکۆڵە یاسادانە درکی پێکردووە ئەو شوێنانی کە ئەم بابەتانە ئەفرۆشن کەسێکی خوار هەژدە ساڵە چێتە ئەوێ ئەم زۆر بە ئاسایی کە بەداخەوە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەیبینین ئەمە بەڕاستی تەنها بە پۆلیس ئەمە وەکۆڵە یعنی تەختیە ناکرێت بەم حاڵی ئێستەوە چکە شوێنەکان زۆرن ئەبێ بەڕاستی جیهاتی تریش یعنی لەم بابەتەیە هاوکاری لایەنی جێبەجێکردن تەوەری بەرنمەکەی ئێمە زیاتر چیش لەسە خواردنەوەی مەیە و لە شوێنە گشتەکاندا جەناب وەکو شارزایکی دەرونی وەکو پسپۆڕێکی کە هەتەوە ئەو سنتەرەشی کە ئێوە بۆ چارەسەر لەوێن لە چاکسازی ژنان و مناڵبوونی سلێمانی ئەو پاڵنەرانە یەکی لە پاڵنەرەکان ئەوە نییە بەڕاستی چاولێکەری بێ کاتێک کەسێک لە شەقامێکی گشتی دوو کورسی داناو مێزێکی داناو ئۆتۆمبیلەکەی هەندێکی گرانبەهایە دایناوە بەم شێوەیە دەست بک بە خواردنەوەی مەی و کەس ڕێگی لێنەکە ئەمە نابێتەوەی چاولەکەری گەنجێکی هێرزەکاری بینە چاوی لێ بێگومان وە کابرا کە شۆفێرێکی تەکسیە لەگە ڕێزمەوە بۆ شۆفێرانی تەکسیان شۆفێری پاسە کە ئێمە خۆمان بەچوی خۆمان وەک مەدانین چوین شۆفێری پاسە ئێدوای ئەوە ئەم ئارەقی خواردەوەچی شۆفێری کات و نەفرە گوازێتەوە هاوڵاتی گوازێتەوە ئەمە گرفتی کۆمەڵایەتی و دەرونی بۆ ئەوانی دیکەش دروست ناکە ئەمە نابێتە پاڵنەرێک بۆی ئەوانیش چاو لە خواردنەوەی مێ بکەن بەڵێ بە تایبەتی مامۆسای بەڕێز ئێمە لە چارەسەری جەلساتی دەرونیە چەند فەقەرەیەکمان هەیە پێڵێن دۆخی مەترسیدار دۆخی مەترسیدار ئەگەر کەسەکە خۆی ئاشنابێ بە ئەلکەحولەکە ئەمە یەک چونکە تەنها هۆکار نییە با ئێمە بە هەڵەیان نەچین ئەوانەی کە جوان لێمانە ئاگادار بن خۆی مەلێکی بۆی هەیە دووهەم کاریگەری دەوروبەرەکە لەسەری
دەوروبەر وەکو هاوڕێ دەوروبەر با هەر دوور نەڕۆین وەکو بتڵی مەشروب و ویسکی و بیرە. تۆ بە ڕێزان سەیری شوشەیەکی ویسکی و عەرەقکەن بە شێوازێ زەخرەفە کراوە ئەگەر کەسێ ئاشناش نەبێ بە ئەلکحول هەر لە خۆی و حەزەکە لە بتڵەکەی. چونکە ئێمە یەکێک لەوانی کە چارەسەریان بۆ دانێ ئەڵێن ئاگادار بە لە سەلاجەی ماڵەکە تا بتڵی شەرابێ زۆر پێجوانە چووی لە بریەوە ئاوت تێکردو ئاگادار بە مناڵەکەشت ئاشنا بێ پێی. کەواتە یەکێ لەوەی بەڕێستانە ئەڵێن لە شوێنی گشتی ئەی بۆ ناڵێن شوێنی تایبەتی ناو خێزانەکان ئەم کەسە پێی ئاشنا بێ چ جای لە شوێنی گشتی ینی شوێنی گشتی شوێنێکە گشتیە بۆ خەڵکیە پرسیارەکەی بەڕێزێ بەرنمەکەی بەڕێزە دەست خۆش بێ ینی کەسێک ئەتوانێت بۆ نمونە لە ماڵەکەی خۆیە ئەگەر ئەلکحول بەکاربێنێ لەوانەیە کاریگەری تەنها لەسەر ئەو خێزانە بێ لەو چوارچوەیە بەڵام ئایا لە شوێنی گشتیە لە شوێنی گشتیا کارەساتی زۆر گەورەیە واتە دوکاندارێک یا فرۆشیارێک هەر دوور نەڕۆ لەسەر شەقامەکان ڕۆژانی هەینی عسرانی هەینی دایناوە مێزەکەی ڕژانۆتەوە بە شێوەیەک چەرەسات و نموویەکی جوانیاوە تێ کاتێ من و تۆ لەگەڵ خێزانەکەمان تێپەڕین بەسەریا مناڵەکەی من پرسیارەکەڵێ بابەوە چییە لەوانەیە من درۆیەکی مقنعی نامقنعی بۆین وڵەوە شەربەتی یافایە شەربەتی فڵانە چییە ئەمەیە لە حقیقەت شاوانیە کاتێ ئەکەوێتە دراوسێمەوە لە شوێنێکی گشتیا بەکارێنێ ئەڵێ و بۆنە لە بۆنی شەربەت ناچێت کەواتە ئەمە مناڵێک کاتێ لە ژێر چەتری خێزانایە ئەی ئەو گەنجەی کە شەو دێتە دەرەوە و نەدایکی لەگەڵە نەخوشکی لەگەڵە چونکە با ئێمە کارەساتێکی کەتان بۆ بجەڕمەوە گەنجان ئەوەی لە ژێر کاریگەری هاوڕێیانن هاوتەمەنی خۆیانە ئەمە لە سەمع و تاعی دایک و باوکانین چونکە ئێمە زۆرێک لەو کێشانەی مامۆساکە بۆمانیەت باوکو دایکەکەی زۆر ئەڵێ بۆ نمونە چی بکەم لە کوڕەکەم وا ئەکا کچەکەم واکەڵێم برای بەڕێزم هەچیەکە کردووە هەوڵ بە هاوڕێیەکی باش بۆ کوڕەکەت پێیا بکەیت بە قسەی دایک و باوک ناکە ئەمە شتێک نییە ڕقی لە تۆ بێ بسم الله الحمد لله صلاة والسلام على رسول الله للراسية أما مەسەلە دوو بابەتی زۆر گرنگە یەکێکیان بابەتە شەرعەکەیە کە ئێمە مسلمانین و ئەم خەڵکی کە ئەچێت دەست بۆ ئارەقەکە ئەبات هەر بەچکەی مسلمانە لەبەرەوە ئیسلام ئەمەی حرام کردووە هەم بە نەسی قورئان هەم بە نەسی حەدیثی نەبەوی عليه الصلاة والسلام هەم بە ئیجماع هەم بە یعنی هەموو بەڵگەکان لەسەرەوەن کە مەشروب و خەمر و ئەو شێوازەکانی تری هەمووی حرامە ئەمە لە ڕۆ شەرعەکەوە کەسێک کە دەستی بۆ بە یعنی حکمێکی شەرعی دەشکێنێ بێ شەرعیەک ئەکات یەتە سەر مەسەلەی قانون کە من زۆر ئیتیمامی پێ ئەدەم و زۆر بەلامەوە گرنگە لەبەرەوەی قانون شتەکان ئەتوانێت پرانسیپەکان جێبەجێ بکە یاساکان جێبەجێ بکە باشە لەکوێی دنیادا هەیە کەسێ لەسەر جادە سارێکی داناوە ئارەق ئەخواتەوە و دوایی سەرخۆش ئەبێت و دوایی کە وەختێ تەواو بوو نازام دوی شەوە یەکی شەوە هەر کاتێکە سلب لە سیارەکە ئەدا و ئەڕوا هیچ کەسێک ئەمە لێ ناپرسێتەوە لە کاتێکە لە یاساکانی حتا هاتوچۆیە ینی بۆ نسبەت هاژوشتنی سیارە و ئۆتۆمبیل نابێت کەسێکی سەرخۆش لێ بخڕیانی بێجگە لە ڕۆ شەرعەکەی لە ڕووە قانونیەکەی بۆ ئەمە ینی تا ئەندازەیەک من ناڵێم زۆر برایانی هاتوچۆشم بینیوە کە لەسەر ئەم یاسایەت توندە و دەستخۆشییان لە یەکەم چونکە سەر و ماڵی هاوڵاتی ئەپارێزێ لەبەرەوە بەم شێوازە بەبێ ئەوەی هیچ ینی لە ڕاستیە یاساغا بەڵام بەبێ هیچ یاساغ بەبێ هیچ تەحریمێ بەبێ هیچ گرفتێ بەبێ هیچ گرێک کابرا دێت و بەبێ هیچ بەرنامێ تەنانەت جاری وا هەیە هەموو یاسات دەوەلەکانی ئەشکێنێ مناڵێکە ئیخواوە کێشێ کە ئێستا لە وڵاتە قانونیەکانە تەنانەت لای خۆشمان دڵنیام لە یاسادا ئەمە هەیە بەس بۆچی جێبەجێ ناکرێ ئەگەر مناڵێک لە خوار 18 ساڵەوە چ کرد چ کوڕ چ ڤایپێک چ جگەرەیەکی دووکەڵ بکڕێت دەبێ عقوبەی دوکانەکە بدرێەوە دەبێ غرامە بکرێەوە دەبێ لی بپرسێتەوە چونکە لە گسەرتای گفتوگۆکەمانە ئیشارەتت بە شتێک کرد جەنابەت بیزەبت بەعزەیەکی ئەسڵەن چاولێگەریە یعنی ئەمەش مناڵ بووین هەر لە خۆ هاتۆ بە خەڵمان وڵاو بە ئەمە بچین جگەرە بکێشین ئەگەر دایکێک یا باوکێک یا مەدرسەیەک ڕێ نەگرت باین ئێستا ئێمەش خەریکی ئەو بەزمە بووین لەبەرەوە کەواتە ئێمە ئەبێ ئەم شتە باشانە هەمووی ڕێخینەوە درەنگانێکی شەو سەر ڕێگای سەرچنار بۆ قولەرەیسیە ژمارەیەکی زۆری شۆفێر و هاوڵاتی لە قراق شەقامەکە لایەنداوە و بە مەبەستی خواردنەوەی مادە کەهولیەکان لە دەوری یەک کۆبوونەتەوە ئەم دیمەنە لە کاتێکدایە بە سەدان شۆفێر و هاوڵاتی و سەرنشین بەسەر شەقامە گشتیەکەدا ڕێدەکەن و بینەری ئەم دیمەنە دەبن ئەم حاڵەتەش بە هۆکارێکی مەترسیدا دانەرێت
بۆ ئاساییکردنەوەی حاڵەتەکە لە لای گەنجان و مێرمنداڵان. لە ماوەی ڕابردوودا یەکێک لە بەرپرسا باڵا حزبیەکانی ناوچەکە کە دەستڕۆیشتووە بانگەشەوەی دەکرد کە چی دیکە ڕێگە نادات لە ناوچەی سەرچنار مەی بخورێتەوە و پێویستەکە سەرچنار بۆ ڕابردوو بگەڕێتەوە مێژۆکەی وە خێزانەکان بتوانن سەردانی بکەن. ڕاستە لە بەشی باخچەکە و بەشی ناوچە گەشتیاریەکە ئەتوانین بڵینەوە بابەتە قەدەغە کراوە نییە، بەڵام لەسەر شەقامە گشتیەکان لە هەمان گەڕەکە سەرچنارە ناوچەی گەشتیاریە ئۆتۆمبیل وەکۆڵی ڕیزیان بەستووە و هەر لە نێوان چەند سیارەیەکە و مێزێدانرا و چەند کورسیەک و بە هەمان شێوەی ناوچەکانی دیکەکە لە بەرنامەکەدا بینوتانە دانیشتوانەکەی سلێمانی وە دەور و پشتیوە و کەسانی کەمەی دەخۆنەوە دانیشتون شووی خۆیان وەردەگرن کاتی خۆیان وەردەگرن. طبعاً ڕێگریمان لێ دەکەن بە شێوە شێوەکان کە تەسووریان بکەین، بەڵام ئەوەندەی کە ئێمە دەتوانیمان دیمەنەکان بۆ ئێوە بگوازنەوە دەبینن کە بە درێژایی شەقامەکە بە درێژایی شەقامی کەمپی نوێی زانکۆی سلێمانی بە ئاراستەی بازاڕی سەرچنار و یاخود مەطعەم داوە یاخود هۆتێل داوە ئۆتۆمبیلەکان یەک بە دوای یەکویستیان بەستووە و قەرەباڵغەیەکی بەرچاویەوە لە هەمان کاتیشە دەنگی بڵنگۆ و یاخود گۆرانی و ئەوەش زیاد کراوە بە هەمان شێوە مەشتوانێت بە شێو لە شێوەکان مافی گشتی تێدا پێشێل دەکرێت، بەڵام ئەوەی کە هەیە ئەتوانین بڵێ کەمترینی خێزان دەتوان دەرفەتیانەیە لەم کاتاندا بێن سەرێک لە سەرچنار بدەن و کاتێک بەسەبەرن لەبەرەوەی گەنجێکی زۆر و ژمارەیەکی زۆر لە ئارەخۆرەکان لەسەر شەقامەکە هەنوو ئەمەش بەداخەوە سیمای شارەکە و سیمای سەرچنار کە ناوچەیەکی دیاری گەشتیاری سلێمانیە تا ڕادێک شێواندووە و ئەمەش نیگەرانی لێکەوتوتەوە لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە حملێکی ئەلامی گەورە کراکە سەرچنار تەواوپا کراوەتەوە ئیتر بەو شێوە ڕەهایی ئەمەی ناخورێتەوە و ئیتر خێزانەکان دەتوانن سەردانی کەم، بەڵام بەداخەوە وەکو لە چاوی کامێرەکانەوە بینتەوە ئێستاش بەردەوام دیمەنەکان لە بەرنامە بەدووادا چون دەگوازینەوە کە بەداخەوە دۆخەکە تاوە ئاسایی نەبووتەوە هێشتا خواردنەوەی مەی لە سەر شەقام و شوێنە گشتیەکان بەردەوامی تەنها لە یەک شوێنە کە قەدەغە کراوە. من لەگەڵ قایمقامێتی سلێمانیا قسەم کردووە لەگە پۆلیسیشا قسەم کردووە. قایمقامێت ئەڵێن خۆی لە ڕاستیدا بێ شوێنی دیاری کراوە بێت بۆ ئەم بابەت، بەڵام ئەوە نییە ئەوەڵێن ئەوە نائاساییە و ناشارستانیشە بەو شێوە هەڕەمەکیە مەی بخورێتەوە. ئەوان باسییان لەوە کە ئێمە گەر بێت و بە ئیعازێک لە گەشت و گوزارەوە پامێک ڕێنماییەکمان بۆ بێت ئەوەی ئێمە ڕێگری دەکەین لەگەڵ پۆلیسی سلێمانی بەڕێز وتەبێژی پۆلیسی سلێمانی سەرکە ئەحمەد ئەویشە گفتوگۆم کردووە بۆ جناب و بالایبینەرانیش ڕوونبێکە جناب یاوتیان ئەگەر ئێمە یاسایەک داواکاری گوستاوێکمان بۆ بێت ئەوە ڕێگری دەکەین، بەڵام هیچمان بۆ نەهاتووە بۆ شتەکە بە هەڵە نەڕۆ جناب و بۆ بینەرانی ڕێزیش من مەبەستم لەوەیە تۆ ئەگەری شوێنێک ئەڵی نابێ لێرە ئەمە بخورێتەوە ئەمە حکومە دەتوانێت ئەم شتە بڵێ من باسی کەسێکەکەم ئێستا کە لە شوێنێکایە و هیچ ڕێنماییەک نییە بۆی بیاڵێ خەڵک بچێ کاکە کەسێکی ئاسایە چێت لێەوە پیاسەکە خۆ تۆ چوزانیەوە چیەکە یعنی ئەخواتەوە یا ناخواتەوە قسەکەم لەسەرەوەی تۆ ناکرێ ڕێگری لەمە بکەی بەپی ئەو ڕێنمای یاسایکی ئێستا هەیە، بەڵام حکومت بەوازەحی ئەڵێ کاکە بۆ نمونە ئەمە شوێنێکی عامە و خەڵک و مناڵ و ژن و ماڵ وەکۆڵێ خاو خێزان ڕوویتیەکەن بە هیچ شێوە ئەوە نیاڵێ خواردنەوەی مەی لێرە قەدەغەیە لەم حاڵەتە تۆ توانی بە تعلیماتێک بڵێ هەر کەسێک بێت یعنی کردداری خواردنەوەکە بکە ئیشتا وەکۆڵێ سەرخۆش نەبووە تۆ ئەکرێ ئەمەیان عقوبەی بێ ئەمە باسی قانونەکەین لە قانونە هیچ شتێک نییە بۆی بڵێ کەسێک دانیشتووە وەکۆڵێ بوتڵی شەرابەکەی داناوە ئیشتانەی خواردووە تۆ بین لێ مەنەحکەی تێکی لە قسەکەم یعنی من زۆر وازە قانون ئەمە باسی کاتێکەکەین کە تەواو وەکۆڵێ مەست بووە لەم کاتەیە قانون تەدەخولەکە.
سنتەرەکەی جەناب بکە بەشی چارەسەری ئەوەی وەکووتمان ژنان و ئالوودەبوون مناڵبوون ژنانە چ گەنجان و نەوجوانانە نمونەی وا هەیە لە چاودێکەریەوە فێر بوو بێ زۆر یعنی زۆرترین پرسیار ئێمە پرسیارێکی تایە ئەڵێن بۆ نمونە ئەو دۆخی کە فێری کردووی لە 95 لە تاوانکردنی شاو لە ئەلکحولی شاو لە مادەی هۆشبەری شا ئەڵێ لە هاوڕێکەمەوە تەنانە لە جگەرە کێشان و نێرگە لە کێشانی شاڵێ هاوڕێکم ئوستاز جەنابتان بەپێی پسپۆرەکەتان کە دەرونیە کاتێک ئەبینێ ئەمەیە بە ئاسایی ئەخورێتەوە شتەکە وەک وەڵێ لە بەرچاوی ئاساییە بێتەوە جاری وایە لەوەی هەنگاویش بنێ بۆ خواردنەوەی وجدانی مرتاح بێ دەرونی ئارام بێت لەبەرەوەی عازی بە دەرون و بەخۆشی داوە کە خواردنەوەی ئەمەیە ئاساییە ئەوە تا لەسەر شقامەکان نەخورێ ئەوە تا لە ناوچە گەشتیارەکان نەخورێ ئەوە تا بتڵەکە فڕێدرا و کەس قسە ناکە واتە ئەمە نابێتەوە کاری ئەوەی تاوانەکە و هەڵەکەمان لە ئاسایی بێتەوە بەڵێ زۆر ینی تۆ سەیرکە مامۆسای بەڕێز من ئەم پرسیارە بەرپرسم لێ لەم قسەی کە یکەم ئەچینە شوێنی گەشتیاریەکانی وەکو ئەم ئەزمەڕی خۆمان وەرە من و تۆ ئەگەڕین بە بەڵگەوە پێتەڵێم ئەگەڕین لەو خاشاکەی کە کەوتووە زۆرترین بتڵی شوشە بزانەی ویسکی و عرەقەیاننا بتڵی بیپسیە بینی بتڵی ئاوە بینی بەڵام بەداخەوە ئەوە ئێستا ئالەم شاخانەی خۆمانە زۆرترینیان باشە گەنج جێگەی بینێ بتڵەکەی بەلاوە جوانە منەوە نمونەیەم هێناوە ینی بتڵەکە ئەبینی سەرنج ڕاکێشە ئەمە دۆخی مەترسیدارە بۆ ئەو گەنجە ئەگەر مێزێک دانێ ئەی ئەو چەندین دوکانەی کە لە ناو بازار ڕایبینین تەنانەت ئێمە ئەوانەی ئالوودەی کریستاڵن ئەڵێ کریستاڵێک هەیە بۆ نمونە زۆر کاریگەری هەیە شیشە لەسەر ئوستاز واتە ئێمە ئەو زەهرەی با نایبنی زەهر کە ئەشخورێتەوە ئەوش عادیەکەمان هەل لە ژەهرەکەشا تەنانەت فێڵە لەکەن چ جایەوەی جاری وایە لە ئاردا فێڵە لەکەن لە نەستەلە و لە شکلاتەیەکا فێڵی لەکەن لە تەماتە فرۆشێکا جاری وایە خوانخواسە پەنا بۆ فێڵە باو فێڵی لەکە کەواتە کە چووە شوێنی گشتیەوە کارەساتەکە لە مێ چونکە لە ناو خێزانە من زەرم تەنها بۆ خێزانێک هەیە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ ئەو خێزانش سبێنێک کچەکە ئەبێ بەدایک کوڕەکە ئەبێ بە باوک با حەزەکەم ئاماژە بە یەکێ لە توێژینەوەکان کەم کە ئەڵێ ئەو دایک و باوکەی بەکارهێنەری ئەلکحول بێ وەچەکەی چوار هێندە ئامادەیتە کە ئەلکحول بەکاربێنە لە مستەقبەلا کەواتە ئەمە زەنگێکی مەترسیدارە ڕاستە بۆ مادە هۆشبەرەکانی وەکو هێرۆین و حەشیش و کریستاڵ و ئەمانش ڕاستە بۆ وەکو جگەرت تەنانەت چونکە ئەمە توێژینەوەی بەدەست من و تۆ نییە کەواتە لە شوێنی گشتیا کاتێ تۆ ڕەواجیەیتیە و لافتێکی جوانی بۆکەیت و کەمترین نرخ من لێتی ناشارمەوە ئێمە چوینە یەکێ لە ئوتێلە ڕاقیەکانەوە ئەو کاتە سەردەمی بەعز بوو بتڵێ بیرە بە ڕوبع دینارێ بوو بتڵێ ئاو بە دینارێک جا تۆ سەیری ئەمەکە ئەمە بازرگانێکە کە ئێوێ جەرجی ئەولاکانی ئێمە بە کچ و کوڕەوە وێرانکە کۆمەلگا وێرانکە وتمان بۆ بتڵێ ئاو بە دینارێکە بۆ وتی ئەی بیرێ بە ڕوبعەکە یعنی ئێمە هانی داین لەوەی بیرێ بخۆینەوە بەڵام ئاوەکە نەخۆیدەوە بەڕاستی ئەمە کارەساتە بۆ خۆی ینی تۆوەرە بیری لێ بکەرەوە وتمان ئەی باشە ناتوانانی تۆ ئاوەکەمان بیتە بە ڕوبعێ و بیرەکە بکەی بە دیناری ئێمە ناماوتی نەوەڵە داوای لێبردنەکەم ئەوەش بەرنمەیەکە بۆم داڕێژراوە کەواتە خۆشەویستان ئەوانەی کە لە شوێنی گشتیا ئەمە ئەهێنن بەڕاستی من وەکو تیرۆرێکی سپی ئەبینم کە دژی کچان کوڕان گەنجان بە تایبەتی چێش ئێمە وەکو دەروونناسان وەکوانە ئیشی چارەسەری دەرونیەکەین کەسانێک هەن لایەنی دەرونین تووشی زەبری دەرونی بوون گەنجێکە پێگەی باوکی لە دەزاوە دایشی لە دەزاوە واتە خاچێکی ئەوەیە بەپیتە بۆ ئەوەی کە ڕوو لەو تاوانانە بکات تاوانی چی تاوانی جەریمەش و تاوانی بەکارهێنانی مادە کحولیەکە ماڵ ئاینی پیرۆزی ئیسلام ئەم بابەتە چۆن ڕێکەخای بەرجدی ڕێگە ئەدا لەوەی کە هەر کەسی ویستی لا شوێنێکە لا بە دەستکەبارە خواردنەوە بە تەکید وەکو عەرزم کردی لە ئیسلامدا هەموو شێوەکانی حرامە ئەوەی ئەی کڕێ ئەوەی دایانەوە ئەوەی گێڕێ و شەربەتەکەی ئەوەی گوشێ و هەر هەمووی لعنەتی لەسرە لەبەر ئەوەی ماڵکاولکارە بەڕاستی هیچ شتێک تەسیر ناکە لە ژیان یعنی وەختێ من بێتاقەتم لە مەسەلەیەک ئەچم تۆزێ خۆمە خڵافێنم ئاخر خەڵکی ئەچێ بە دەیان دۆلار و یۆڕۆ و پارە ئەدا بۆ ئەوی کە دەورەیەک بکە یعنی تۆزێک لە ئاستی مێشکی بەهێزتر ببێ بەڵام ئێمە وا بکەین مێشکمان بێ ئاگا بێ جا ئیسلام هاتۆ بۆ پاراستنی چەند شتێک یەکیان حفظی عەقڵە هەر شتێک زەرەر بە عەقڵ بگەێنێ مەمنوع حرامە لە ئیسلامە لەو شوێنەوەیە لەو ڕێگەوەیە کە مەشروبات بەگشتی کە زەرەرگەێنێ بە مرۆڤ خەیاڵی ئەکا
قسەکانی و هەڵق و بەلق و لێخوڕینی سیارە ناتوانێت خۆی کۆنتترۆلکەیانی ئەو ڕژێنەی کە مێشک ئەی ڕێژێ لە کاتی خەوا بۆی کە تۆ بەردەوام هێور بیت و بخەوی لەو کاتێک کوحول زۆر بەکارێنێ کەسەکە هەمان مادا ڕێژێکە ئەمە چۆنەڵی بواری پزیشکە بەڕێسەکانە ئەوان شارەزاترن تێدا بەڵام ئەمە لە ڕووی دینیەوە ئەمە گوناحێکی گەورەیە و بە الخەبائیث لە قەڵەم دراوە و ئێمە زۆر جار بۆیانە ژێڕاینەوەیان و بە کابراایکیان تۆ ئایا پیاوێکە کوژی یا زینایەکەکەی یا عراقە خۆی شتێتی عراقەکە ئەخۆ هیچیان نییە کاتێککە عراقی خواردووە سەرخۆش بووە هەم زیناکەشی کردووە هەم کەسەکەشی کوشتووە لەبەر ئەوە بەڕاستی ئەم ئاسانکاریە ئەنجال لە ڕووی سیارەوە نایی من داوا ئەکەم لەلایەنی پەیوەندیدار زۆر شتەیە کە گومرگێکی زۆری خراوەتە سەر بۆ ئەمە لە 500 ناخەنە سەر ینی هەر شوێنی خواردنەوەکەش ئەکرێ بەڵساوەش باجێکی لەسەر باجێکی لەسەر لەوەکو لەو دەشتاتەوە بە خواردنەوە من نەبێ ئەم مەسلەیە کە بچێتە یاسا و ئەوانە لایەنی پەیوەندیدارەکان مەسەلەن لیژنەی فتوای بەڕێز و ئەوقاف و ئەمانش قسەی خۆیانە بێت تێدا بەس من بە گشتی قسە ئەەکەم یعنی جاری وا هەیە هینێک چۆنەڵی پارچەیەک قوتوویەک لەو مەشروباتانە لە دەوری 1000 دینار و 750 دا یان لەکوێ دنیای ئەمە هەیە یاوەتە نەوعێتەکەی شتێکی پیس و بەسەرچۆ هێنراوە یان ئەوە تا ئەمان قەسە ینی پارەی بۆ سەرفەکرێ بۆی مناڵی من و کوڕی تۆ برای ئەو هەمومان فێر ببین فێری ئەم شتە خراپە پیسە ببین ئەگەر نا بۆچی گومرگی ناخرێتە سەر بۆچی گرانبەهای ناکەن بۆچی ئەزین بەبەستەکەم چێ ڕنگ بێکم مناڵەکەی من 5,000 پێ بێ بەڵام ناتوانێت 25,000 پێ بێ ئەگە گرانبەها بوو ئەو وەختە ژەر کەسێکەوێ ئەوە بەکاربێنێ ئیترەوەش لە ئیسلامە حرامە وەکو عەرزم کردووی تەنانەت لە سەردەمەکانی پێشووترا کەسێک لە تەسکەرەی موسلیم بنووسرایانەیە توانی وەکالەتەکەی یا دوکانەکەی دانێت چکە دەیان و ئەمە لەگەڵ ئەو دینەی هەڵت گرتۆیەک ناگرێتەوە لە دەستپێکی بەرنمەکەماندا لە دۆڵەمیران و ئەو ڕێگایە بووین کە دەچێت بۆ شاخی گۆیژە و ئەزمەڕ و بەدەسەچە بشا بۆ تونێلی پێشەوە ناحیسیتەک لەوێش وەکو بینیتان ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان لە شۆفێران لە خەڵکی ناو سلێمانی و دەور و پشتی سلێمانیش دەبیندران کە بەشێکیان بە مەبەستی خواردنەوەی مەی و مادە کوهولەکان لەسەر شەقامەکە دانیشتە بوون تەنیا ئەو شوێنە و تەنیا ئەو کاتە نیە لە سلێمانی تەبعاان بە درێژایی وەرزەکانی پاییز و هاوین و بەهار بەهۆی بارانبارین و سەرما و کڕێوە و بەتایبەتێم ناوجێش ناوچێکی شاخاوی و زۆر کات هەم سارترە لە وەرزستانە هەم بارانبارین و بەفربارین لێ زیاترە تا ڕادێک دوای بڵێن کەمترە بەڵام لە وەرزی پاییز و وەرزی هاوین و وەرزی بەهاردا دەتوانین بڵێن لەگەڵ نزیکبوونەوەی خۆراوابوون و دنیاتاری بوون تەبعەن ئەمەش لە کاتی وەرزی بەهار و هاوین و پاییزدا گۆڕانکاری بەسەردادێت مەسەلەن هاوینان هەندێک جار دەچێتە 7:30 و زستانانیش تقریبا لە دوای 5:30 ساعت 5ەوە دنیاتاریکە بواتە بەگشتی لە وەرزی زستاندا لە ساعات 3:30 بۆ 4ەوە ئیتوردەوەدا ئەو کەسانی کە دەیانێت مەی بخۆنەوە دەچنە ئەو شوێنانی کە مەبەستیانە یەکی لەو شوێنانش کە ئێستا ئێمەیلی گۆیژەیە یاخود قەتباڵ و دامێنی گۆیشەیە کە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە ئێمە چوین لە نزیکەوە سەردانمانکردن هیچ ڕۆشناییەک هەڵ ناکەن لەبەر ئەوەی لە شەقامەکە و نەبینێت و بۆ ئەوەی هیچ کەسێکی شکێ ئەدا بەلایەنە یاخود گوزەر دەکا نیان بینە و دەموچایە نەناسێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە توانیمان بە زوومی کامێراکان چاوی کامێراکانمانەوە نیشانی بین کە ژمارەیەکی بەرچاو لە خەڵک لە دانیشتوانی ئەم شارەکەمەی خۆرن دێنە ئەم قەتپاڵە و بەداخیشەوە ئەمە وەکو لایەنی پەیوەندیدار وەکو جێت معنی وەکو پێویست نەهات و چارەسەرێکی ئەم بابەتە بکەن و ڕێگە نەدەن لەم شوێنە تایبەتی شار لەم شوێنە بەرزەی شار داگیر بکرێت لایەن ئەمەی خۆرانەوە و خەڵکی ئاسایی نەتوانێت سەردانی بکە بەهۆی ئەوەشی کە پاشماوەیەکی زۆر لە شوێنەکە فرێدەدێ ئەمەش هێندەی دیکە ژینگەی ناوچەکەی پیس کردووە و لە هەمات کایشە سەگێکی بێلانەی زۆر
لە دەشتەکەدا لە ناوچەکەدا بڵاویان کردووە تەنان لە ئێستاشدا گومان لە دەنگی سەگی بەرڵاوە دەبێت ئەوەش بەدڵنیایەوە سەرڕایەوەی کە شوێنێکی نەگونجاوە ئەم شوێنە استراتیژە بەوە بەکاربێن هەمان کەیشا بەهۆی ئەو پاشماوە پیسەی کە لە دوای خۆیان و فرێ دەرێ کۆ ناکرێتەوە بۆ تەوکاری ئەوەی کە ئاژەڵی بێلانە و ئەوە لە ناوچەکە کۆبنەوە لە کاتێکدا کە دەکرا لێرە ناوچەیەکی گەشتیاری بۆیان سەوسکۆش بکرایە خەڵکی بۆ پشودان باتنایە بەڵام بەداخۆ لە ئێستادا بەو شێوە بەکاردێنرێ و سیمایەکی ناشرینیشی بە شارەکە بەخشیوە. ئێمە ئەوروپا هەیە و ئیمڕۆم لە حزەیە ئیحتیمام بە بازشتی ئینسانی ئەدەن خۆشمان چوین و خەڵکیش دیوێتی و نووسراویش هەیە ئەوە هەیە لە هیچ شوێنێکە کەس ناتوانێت بەسەرخۆشی یەک حرەکە بکات مەبەستم لەوەیە کە مەسئولیەتی لەسەر بێ بۆ منە سیارەی لێ خوڕێ پاس لێ خوڕێ پاسکیل لێ خوڕێ مۆزەف بێ کارمەند بێ لە جەیەک لە شەریکەیەک ئەبەدەن یعنی ئێشێتە بەر عقوبەیەکی زۆر گەورە و کاتێکیش ئەو شوێنانەی کە تایبەتن بەم مەسەلەیە خەڵکی مختصی بەهێزیان تێداناوە ئەگەر زەڵامی گەونەی خواردەوە کە و تەقسی حەلق و بەلاق پشتەمەری یەکرم فڕێنە دەرەوە لەبەرەوەی یعنی ئێمە دەبێ ئەمە کاری زیاتری لەسەرکرێەوە ئەمە زەرری زۆر داوازانی یعنی من چەنەها کەس من لە ماڵی خۆمە لە ماڵی ترا لە دیوەخانەکانە زۆر سڵح و سەلاحەت لەسەر کە سەبەبەکە ئەوەیە کە ئەم دامە گەورە بۆیە ئەم شەڕە گەورە بۆ و کابرا دەمانچێل کێشاوە ئێستا تەبیبە بەڕێزەکان لە مەخفەر ئیسلمێنن کە ئەمە سەرخۆش بووە ئێکەواتە ئەم سەرخۆشە بۆ سیلاحی پێ ئەم سەرخۆشە بۆ سیارەی پێ بۆیە ئەوانی تەکسیان پێ لە ئەوروپا ئاڵێ شەوانی ئەو شەوانی کە عوتڵن لەوێ وەکو یەکشەمە و شەمە و شتەکانیان ئیشی تەکسی زۆرترە بۆ خەڵک بە تەکسی ئەگەڕێتەوە وعیکی بۆ دروست کراوە کە ئامادە نیە سیارە لێ خوڕێ من لە کەسی سەرخۆشم پرسیوە ینی کە وەختێکین بۆ وتومە تۆ بە سەرخۆشی سیارە لێ خوڕی و توێتی بەڵێ تومە ئەی چۆن توانیتە لێ خوڕی وەڵی هەستم کردووە سیارە لێ خوڕم بەڵام هەموو لایتەکان و کوچرایەک ینی نە لە تاسە خاوم کردوتەوە نازانم جاری وا بۆ تووشی دەعم بووم جاری واژێ توش نەبووم بۆچی ئەمە سیارە لێ خوڕێ کاکە ئێمە یاسامان هەیە یاننا یاسیەکە با جێبەجێکەین بە تایبەتی لە مرور و لێخوڕی سیارەیە وەستانی سیارەیەکی زۆر دانیشتنی خەڵکێکی زۆر بۆ خواردنەوەی لەسەر ڕێگا سەرەکیەکان ناوچە گەشتیاریەکان ناوچە دیارەکانی شار ئەمە وا ناکە کە تاوانەکە خۆی ڕووکاتە خەڵک تاوانەکە خۆی بەرەو پێ هەنگا و بەرەو ئەو گەنجانە منێ بۆی مەی بخۆنەوە ئەمە بەرەو ڕووی تاوانەکە نییە بۆ لای خەڵکەکە ئەمە یەکێکە لەوانەی کە ئێمە وەکو دەروونناس و چارەسەرکاری دەرونی لە مادەی هۆشبارە پێڵێن بەردەستبوونی مادەکە واتە تۆ کاتێک بەردەست بوو مادەکە بۆ نمونە تۆ هەر سەلاجەکەی ماڵی خۆتان پڕکە لە بیپسی کۆلا ئەو مناڵی تۆ زۆرترین بیپسی کۆلا بەکارێنێت تۆ بەردەستی کردووە چ جای لە شوێنە گشتەکان ئەگەر شتەکەت بەردەست کرد ئاسایی بێت ئاساییە بێتەوە زۆر ئاساییە بەلایەوە ڕێک هەیە لە ناو ڕێی پزیشکان و دکتۆران ئەڵێ با ئێمە هەنگێشتەکان ئاسایی کەینەوە بۆی خەڵک لای ئاسایی بێ و پەنای بۆ نەبات حڕەتێکی بینێ بەڵام ئەڵێن بەڕێز یاری بە ئاگر ناکرێەوە واتەوەکو وایە ئەو تەقەمەنیە کە هیدە دەست مناڵان تەقەمەنیە کە ئەیە تێ لەوانەیە ئەگەر خۆی پێشوێر نەکات دەوروبەرەکەی پێشوێرەکە و پێیزعاجەکە کەواتە ئەلکحۆل یەکێکە لەو پەتانەی کە لە سەردەمی ئێستەیە بڵێم جاری وایە لە هەنگێک کۆمەلگا لە هەنگێک کۆمەلگا ئەگاتە لە ساسی لە چلی دانیشتوان ئەلکحۆل بەکارەهێنن و نەخۆشیەکانیشان زۆرترین نەخۆشی هەیە لە دوای جگەرەوە کۆتا پەیامت بۆ لایانی دەسەڵاتدار بۆ قایمقامیەت بۆ بەڕێبەری گەشت و گوزار بۆ مەسەلەی لایانی تەندروستیش کە ئەمەش بەر بەداخۆ دووبارە کاریگەری نەرێنی تەندروستی جێڵێت چییە پەیامت چێ بۆ لایانی پەیوەندیدار کە سنوورێک بۆم بابەتە دابنێن بەم شێوەیە بەرفراوان و ڕوونا ناوچە گەشتیاریەکان و ناوچە دیارەکانی ئەم شارە و ئەم هەرێمە تایبەت نەکرێت بە خواردنەوەی مەی و من ئەڵێم بۆ ئەوانەی کە دەسەڵاتدارن لێرە ئەگەر ئێمە کوردستانمان خۆشەوێ هاوڵاتی کوردمان خۆشەوێ ئێمە خزمەتکاری ئەو خەڵکەین ئەوانە کوڕ و جیل و نەوەی ئێمەن با دیراسەیەکی زانستی بکەینەوە بۆی بچن لە دەستگای ئاسایش و لە پۆلیس و لە هاتوچۆ پرسم زان کارەساتەکانی مەی خواردنەوە و شۆفێریکردن چەند مردنی بە دوای خۆیان هێناوە یەکێکە لەوانە کە پیانەڵێم من لە شوێنێکە بە ڕێزێکم بینی لە ئەوروپاژی
من وامزانی لە ئەوروپا بەش بە حاڵی خۆم وامزانی لە ئەوروپا مادەی کەحولی زۆر بەردەستە وتی بڕواکەن وەکو سلێمانی و هەولێر و دووەک بەردەست نییە وتم چ بۆن یعنی من پێچوانەکەیم بەلاوە ڕازوو وتی کاکە من لە وڵاتێکی ئەسکەندەنافی وەکو سوی دەژیم زۆر بەکەمی لە سوچێکی ناو نادیەکە لە شوێنێکی تایبەتە ئەلکحول لە بینی بیکڕیت و بیسێنیت ئێوتم وڵای ئێمە لەسەر جادەکان زۆر بە ئاسانی لەوانەیە گەنج و مناڵیش بیفرێشێوتی وڵی کارەساتە ئەمە نمونێ ئەگەر ئەیانەوێ ئێمە وەکو ئەوروپا پێشکەوین ئەگەر ئەیانەوێ بە ئێمە بڵێن کچ و کوڕەکانمان وەکو ئەوروپا بیرکەنەوە پێشکەوتوو بن با بە زانست پێشکەوتوو بن نەک بە ئەلکحول نەک بە جگەرە نەک بە مادەی هۆشبەر و نێرگەلە کەواتە ئەمە بۆ هەمویان ئێمە لەو بوارەیە ئیشەکەین ئێمە کەسی خەتی تەماسی پێشەوەین ئەو نەخۆشانە دێنە لای ئێمە چارەسەریان بۆکەین ئەزانین چ کارە ساتێکە کە گەنجێگەڵێ لە 11 ساڵیەوە من ئاشنام بە مادەی هۆشبەر و بە ئەلکحول و جگەرە کەواتە کاتێ پشکنین بۆ خۆیەکە هەموو ژیانی لەدەستداوە تەنیا ئەم شوێنانە نین کە لەلایەن مەیخۆرەکانەوە کۆنتترۆل کراوە و هاوڵاتیانی ئاسایی ناتوانن سەردانی بکەن بەڵکو دامێنی چیای گۆژە و سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە بە شەستی سەرەوە ناسراوە بە هەمان شێوە قۆڕەق کراوە و دانیشتوانی شاری سلێمانی و گەشتیارەکانیشی ناتوانن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی بکەن بەڵکو تەنانەت بەهۆی نەگونجاوی شوێنەکە بەشێک لە هاوڵاتیان حەز ناکەن بە خێزان و منداڵەکانیانەوە بەو شەقامەدا ڕێبکەن چونکە هەندێک دیمەندێنە پێشاو کە تەواو پێچەوانەیە لەگەڵ کولتوری کوردەواری و ئاینی پیرۆزی ئیسلام بوو بە هاواڵاکان جناب دانیشتووی شاری سلێمانی کە یاسایشیت ئەو دۆخی دەیبینی لە شەقامی شەسمەتی لە بەشی سەرەوە و پێڵێن شخصی سەرەوەیان بازنەی مەلیک مەحموود و لە دامێنی چیای گۆژە و لە ئەو ڕێگەی دۆڵە میران کە تونێلی پێشەو دەڕۆی هەم ئەم جاریان چەقچەق و لای یەکێک لە هۆتێلەکان وە دزی کەمپینۆی زانکۆی سلێمانی ئەمە بە دۆخێکی ئاساییە بینی کە لەسام شەقامانە میێز و کورسی داڕێ ئەمە دۆخێکی ئاساییە نەخێ بە قەناعەتی من ئەمانە هەمووی بەڕاستی جێی مەترسیە مەترسیەکەش من ناڵێم یعنی کەسێک دانیشتووە دووسێ کەس و وەکۆڵێ بیانەوێ جۆرێک لە وەکو خۆشی خۆیان دەربڕن جەوێ بۆ خۆیان دروست من قسم لەسەر ئەمانە نییە بەڕاستی بەڵام ئەمانە ڕێ ئەگەر شوێنی خۆزگە لەم شوێنانە نەبێ یعنی ئەم شوێنانە بەڕاستی شوێنی عامن شوێنی گشتین یعنی من خۆم چەند جار لەوە چێ بۆ شوێنانە ڕۆشتوم بە کاتی درەگانی شەو حەزەرێکی زیاد لە حەدم کردووە و دڵنیام چەندین تاوانیش لەو وەکۆڵ لەو چوارچێوە ڕوویاوە بۆیە من داوا لە دەستگای یعنی دەستگاکانی پۆلیس و وەکۆڵە قایم خامێت و حکومە دەکەم ئەو شوێنانەی کە ئەزانن خەڵکی مەسەرەن بە بۆ وەکۆڵە ڕێگایەکی گشتیە و جادەی یعنی وەکۆڵە شەقامێکی گشتی خەڵک بەسەری هاتوچۆوەکە بەڕاستی حەق نییە لەم شوێنانە ئەم دیاردەیە هەبێ ئەمە وەکو باسم کرد یعنی بە تعلیماتەکرێ و بە وەکۆڵە جیهاتی حکومیەتوان نەمەکەن چکێمە لە قانونا نەسێکمان نییە ڕێگری لەمە بکە ئەوەی کە هەیە بەو شکلەیە ئەوەی کە ویستم تەواوی کەم ئەو شوێنانی کەمەیە فرۆشن حتا عقوبە بۆ ئەوانیش دانراوە یعنی بۆ کەسێک کە خوار 18 ساڵ بێ ئەمان ڕێی پێبن بە ئاسایی بێتە ئەویا یعنی با کەسیش سەرخۆش نەبوو بێ با هیچیش ڕووی نابێ بەڵام شوێنێک کە بۆ دیاری کراوە بۆ بابەتی مەی خواردنەوە کەسێک خوار 18 ساڵ بێ بچێتە ئەوێ بەڕاستی سزادانراوە بۆ ئەو کەسی کە ئەم ڕێگە پێدانی کردووە یعنی بۆ خاوەنی ئەو شوێنە و حتا ئەگەر عقوبەکە لە ماوەی ساڵێکە ئەمە دووبارە بێتەوە عقوبەکەیان زیاترە بێ حەبسی تایە حتا دادگا دادوەری بەڕێز دەتوانێت بڕیار بە بەداخستنی ئەو شوێنە بۆ ماوەیە کە لە 6 مانگ زیاتر نەبێ بۆیە ئێمە ئەم نەسانەمان هەیە لە قانونە یعنی ئێمە ناتوانین وەکۆڵێ لە ڕووی قانونیەوە ئیشتیهات بکەیت و قیاس لەسەر ئەم نەسانە بکەیت بۆیە ئەو بابەتانی کە باس کرا ئەکرێ لایانی حکومی قایم خامیت محافظە هەندێک شوێنەیە بەڕاستی هی ئەوە نییە یعنی من ئەو شوێنانی ترکە پێشتر باس دەکرا بۆ نمە سەرچنار زۆر جار یعنی ئەو شوێنانە خەڵک دڵنیام ژن و ماڵ و پیر و گەنج هەمووی ڕووی تێیەکە بەڕاستی ینی نەشیاوە تۆ خەڵک لەو شوێنەیە ببینی گرفتەکەش لەوان نیەم کابرا ینی من بەڕای شخصی خۆم گرفتەکە لەوە نبینم ئەم کەسە بچێ وەکۆڵە جەوێک وەرگێ و مەی بخواتەوە گرفتەکە لەوە ئەمە چۆن کۆنتترۆلەکرێ ینی کەسێکە چێتە ئێوە مەیە خوات یعنی لە سانەوە بەرە ئەوە ئەڕواکە ئەمە مەستە بێ و ئاگای لە خۆی نابێت ڕەنگە تاوان ڕووبە سیارەی پێەیە ئەمە ئۆتۆمبیلی پێ ئەمە لەوانێت چەکی پێبێ بۆی بەڕاستی ینی وەکۆڵە مەترسیەکە لەم لایەنەوەی نەک مەترسیەکە لەوە بێ یعنی شێگووا تەفسیری کاکەم من وەکو ڕێی خۆم من ئەم قسەیەکەم
ینی من تەبیعیە بەلامەوە کەسێک ئەگەر کێشەی بۆ خەڵک نەبووە لە شوێنێکا دانیشتووە ناو ماڵی خۆیاتی کاکە ئەخواتەوە چوزانم لە شوێنێکی تایبەتی خۆیان دانیشتو ئەخواتەوە ئەو خۆی عقوبەی بە بەڵام تۆ بیت بەڕاستی لەسەر شەقامێکی گشتی لەبەر چاوی گەورە و بچووکە ینی ئەم کارە ئەەکەیت و ئەبیتە هۆی ئەوەی کە دواتر لەوانەیە لە سایانەوە یعنی بۆکۆڵێ تاوانێک لە دەستۆ بقەومێ ئەگەر جاوەتر ئەو کاتە کە گەیشتە ئەوە بەڕاستیەوە گرفتەکان و کۆڵە زیاترە بێت تاوانەکە زیاترە بێت یعنی یاسا خۆی کە ڕێگری کردو لەم بابەتە تەنها بۆ ئەوەیە کە تاوانی خورستر ڕوونایانی بەپی ئەوەی کە مشەڕع بۆ حەزەرەکە لەم بابەتە وەک بەرنامەی بەدووادا چوون مەبەستمان بوو بەڕێوبەرایەتی هاتوچۆی سلێمانی لەسەر ئەم پرسە وەربگرین کە ئایا ڕووداوەکانی هاتوچۆ چەندێکی پەیوەستە بە خواردنەوەی مادە کۆولیەکان و بێ ئاگایی شۆفێر لە دۆخی ڕێگاوبان بەڵام سەرڕای چەندین پەیوەندی و چەندین ڕۆژ لە چاوەڕوانی و سەردانیکردنی بەڕێوبەرایەتی ناوبراویش بەڵام بەردەست نەبوون. واقعی مەسەدانی ئەو ناوچانەمان کردو کە عرقی جادە دەخورێتەوە شۆفێری تەکسی لەگەڵ ڕێزمان بۆ شۆفێری تەکسی شۆفێری پاسەکان خواردویان تۆ تەکسیەکان نانا پاسەکان نانا خەلی خواردنەوە بەڵێ وایە پێناوە دوو دقە دوای بچون نەفەرش بوو بەڵێ بەتەکید بەڵێ بەتەکید یعنی من دیومە ئاوا کە ڕۆشتوم خەڵک لەسەر جادە بووە بە تەنیا بووە خەریکی مەشروب خواردنەوە بۆ سیارەکەی لە پەنا خۆیان بووە بە دووری 100 مەتر لەولا ئەوە مەفرەزەیەکی مرور هەبووە ئەم ڕێک دوای سلفی لە سیارەیەوە ڕۆیوە بۆچی لی ناپرسنەوە بۆچی هەر لەوێ پێی ناڵن کاکە تۆ چۆن ئەتوانی ئەم سیارە لێ خوڕی دوایی ێ باش ئەم سیارە ئەڕوا چی ڕۆدا هەمومان نەزانین یاسا خۆی ئەڵێ تووشی ماڵی بەرامبەرەکەشی کاولەکە ماڵی خۆشی کاولەکە مامۆستا کۆتا پرسیارم ئێستا ئێمە ماڕوون بۆ ئاینی پیرۆزی ئیسلام وەکو جەناب وگوتە دایکی شتە پیس و گوناحەکان خواردنەوەی مەی و ئەوەی ینی بە گەورەی خراپەکارەکان نەزانێت لە مەسەلەی خواردنەوە و مادە کۆلیەکان ئەی خواردنەوەی لە شوێنە گشتیەکان و شوێنە بەرچاوەکان خۆچی بەڵێ خۆی ئەزانی چۆنە شتێکمانە لە ئیسلاما پێڵێ المجاهرة بالمعاصي زۆر تاوانێکی پیس و خیزەونە کابرا تاوان ئەکا ئەمە جیاوازە لەوەی کە بە ئاشکرا ئەیکا یعنی ئەگەر کەسێک مەسەلەن لە قەوسێکە فتوانیە ئەمە لە ماڵەکەی خۆیان خەریکی خواردنەوە بێ بە تەنیا ڕنگ بێکم بۆ منی مسلمان نەبێ بیێنمە دەرەوە بڵێم بۆ ئارەقە خواردووە حتا ئەگەر قازیەکی دادپەروەری ئیسلامیش بم لەبەروی لە ماڵی خۆیەتی بەس وەختی ئەمە هێنێتە سەرجادە ئەمەیەتە باخت گشتەکان ئەمە دێتە شوێنە گشتەکان ئەمە دوو سێ جار خراپە جارێ بە یاسا خراپە جارێ بە شەرع خراپە جارێکی تر بە شەرع خراپە گوناه ئاسانەکە لای مناڵەکانمان لای من لای تۆ لای خەڵکی یعنی کەسێک کە تاوانەیەکا بینی خۆی و خوا تەوبەکە ئیشاءالله خوا لێی خۆش دەبێت بەڵام وەختێ مجاهرە ئەکا ئاشکرایەکە ئەڵێ من وا ئەکەم ئەو تا من ئەو تاوانەیەکەم من دزیەکەم من پیاوە کوژم من چی شتە خراپەکانی خۆی باسەکە ئەوە بەشێکە لەوەی کە لێخۆشببوونی خوایی لە خۆی تۆزێ دوورەخاتەوە